ئێمە گرفتمان ئەوەیە ئێمە داوامی خۆمان کردووە تا ئێستا بێ کێشەبێ شتێک ئەمانەیانەوێت داوامەکانی ئێمە زیاد بکەن لەبەرەوەی بە بۆنێم خەڵکە تەقاویت بووە سییانەکان کارمەندی کەمی کردووە ئەوان ژیانەوە بۆ بۆشایە بە داوامی زیای ئێمە پڕی بکەنەوە ئێمەژەوە قبول ناکەین لەبەرەوەوان لەم دیرێدا بڵێن فەنی زۆر زۆرە توان ئەو بۆشایانە بۆوانە پڕکەنەوە بیان نۆر سییانەکان ئینایسە لە مدیرێت فەنی زۆر زۆرتیایە و ئەو تەقاویتانەی تاسیری نەبوو بەسەرەوە بەردەوام لە ئیشی خەڵکین سعادێکی شەو دوی شەو بەردەوام لە ئیشا بووین لە بەرامبەر ئەو کاتە زیایە هیچ بڕەپارێکتان بۆ خەرجەکرێت هیچ شتێکیان بۆ سرم نەکردووی نەخێت نەک شتێکیان بۆ سرم نەکردنەوە تا دەستکاری داوامەکەشمانەکەن یعنیەوە ناحەقی ئەمە بە ناحەقی ئەزانین زیادکردنی کاتەکەی پارە هەریز نییە پارەوە تا ماشکە بۆ شێوادرێت تا پارێتری بۆ سەر بکەن ئێمە داوای پارەمان نەکردو بەڵام ئێمە داوای ئەم زیادکردنە ڕاگرن جا هەمووشی کرێچیە کاکە هەمووی خۆ زانی وەزی سەد چۆنە وەزی خەڵک چۆنە پارەی مۆلیدە و پارەی کرێەوە هەموو یەچێتە سەرێک مەسرەفی ماڵ و لەبەرەوە ناتوانانی یعنی بۆ ماشر ئیسەش سیقەی نییە تۆ پشتی پێ بەسی بڵێ من سەری مانگ ماژ وەرەگرم نازانی کاتەکەی دیاریکراو نییە جا تو هەڵەسی دەم ماشر زیائیم داوامە زیاکەی قورسە وارگرانیە بۆ سەر ئێمە لەبەرەوەی داوا لەم دیرەکەمانەکەین لەگەڵ بەڕێز کاگەنەوە شێغەنۆرەکەین ئەو داوامە وە خۆی بێڵێتەوە دەستکاریە و یاهینە نەکات